کارکردنی هاوڵاتیان بەکڕینی ئامێرێک بە 95,000 دینار دەکات و بۆ ئەو مەبەستەش خاوەنی تەلەڤیزیۆنە لۆکاڵەکان بانگهێش دەکات. ڕاگررتنی پەخشی کەناڵەکان لەسەر سیستەمی دیجیتال لە قەزا و ناحیەکانی دەوروبەری هەولێر لەلایەن کۆمپانیایەک نیگەرانی لێ دەکەوێتەوە. لێژنەی ڕۆشنبیری ئەنجومەنی پارێزگای هەولێریش بۆ زانینی هۆکارەکەی بانگهێشتی خاوەنی تەلەڤیزیۆنە لۆکاڵیەکانی سنووری هەولێر و کۆمپانیای میکس میدیای کرد بۆ ئەنجومەنەکە. ئەندامێکی لێژنەکەش دەڵێت ئەو کارەی کە کۆمپانیاکە کردوویەتی پێچەوانەی یاسایە بۆیە ئەوان زۆر بەجددی کار لەسەر ئەو بابەتە دەکەن. بەدڵنیاییەوە کار لەسەر ئەم بابەتە دەکەن چکەوان هاتوونە بڕیارەکەیان سەپاندووە خۆ دەزانی زۆربەی هاوڵاتیان ئەم سیستەمە ئێستا بەم سیستەمە سەیری تیڤەکان دەکەن ئەوەی چ لە ناو تیڤەکە ئەو جیهازە هەیەیان ئەو جیهازەی کڕیوەتی کۆمپانیا بەبێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکات هەستاوە جیهازێکی هیناوە ئەم جیهازە کۆنانە ینی هیچی بۆدانەوە هیچ باەکی بۆدانەوە ئەمە زیان تەنها لە هاوڵاتی دەکەوێت. بەوتەی بەشێک لە خاوەنی کەناڵە لۆکاڵیەکان ئەم بڕیارە لە بەرژەوەندی هاوڵاتیان دانیە و ناکرێت لەم باردۆخە نەگونجاوەدا هاوڵاتیان ناچار بکرێن بە پارەیەکی زۆر ئامێرێک بکڕن. خۆی دەبا لە بیدایەتیوە پێشمانگێک دوو مانگ ئەم کۆمپانیایە ڕیکلام بۆ ئەم با بڵێن ئەم ڤێژنە نوێی ئەو جیازە بکە کە خەڵک تێدا دەکڕێتن و گرفتێکی تریش هەیە کە ئامێرەکە گرانە. بەڕاستی 95,000 دینار لەو زروفەی ئێستادا زۆرە. ماڵ هەیە دوو تەلەڤیزۆنی هەیە لە ماڵێ سێ تەلەڤیزۆنی یاریەکەوە لە ژوورێکی هەیە ئێستاکە ناتوانیتن سێ جیاز بکڕن. وەزارەتی ڕۆشنبیری پێویستە لەو حاڵەتە ینی بێتە سەرخەت ینی بتوانین حدودێک دابنێ هەم لە بۆ فرۆشی ئامێرەکەی و هەم لە بۆ تەطبیقکردنی سیستەمەکەی. ینی ئایا سیستەمە لە ناکاو کە تەطبیق دەکرێمە قەرار بوو ینی پێشتر خەڵک تەوعیە بکرێ ئاگادار بکرێتەوە لەو سیستەمەی ئینجا جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە لە ناکاو جێبەجێکرا. وەزارەتی ڕۆشنبیری بێ ئاگای خۆی لە ڕاگررتنی پەخشی کەناڵەکان لە قەزا و ناحیەکانی دەوروبەری هەولێر نیشان دەدات بەڵام نوێنەری کۆمپانیاکە دەڵێت ئەوان بە ئاگداری وەزارەتی ڕۆشنبیری ئەو کاریان کردووە و بەکڕینی ئەو ئامێرانش هاوڵاتیان دەتوانن بە کوالێتێکی زۆر بەرزتر سەیری کەناڵەکان بکەن. خەڵک تەنیا بە ڕسیڤەری ئێمە ئەتوانێت سەیری کەناڵەکان بکە هیچ پارەیەکی ماگانەی تێدا نیە. وڵەتی هەموو ڕێکارە یاساییەکانی خۆمان هەیە وڵەتمان وەرگرتووە کە ئێمە ئەو کارە بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکدا و بڕیارە ناو سەنتەری شاری هەولێریش بگرێتەوە بەڵام تا ئێستا دیار نییە کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەم بڕیارەش لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 2 ساڵە بەهۆی ئەو قەیرانە دارایە دروستکراوی کە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە ژیان و گوزەرانی هاونیشتیمانیان لەو پەڕی خراپیدایە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر. بەڵەبەرزان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز دلێر حسەینمان کردووە کە بڕیاردەری لیژنەی ڕۆشنبیری